لای هەمووان ئاشکرایە ساڵانە لە سەرەتای وەرزی بەهاردا تا کۆتایی مانگی تاوەکو ناوڕاستی مانگی 6 ڕاوکردنی ماسایی بە هەموو شێوەیە قەدەغەیە. چونکە لەو ماوەیەدا ماسی گەرا دادەنا واتە ماسی لە زیادبووندایە، بۆیە هەتاوەکو ناوڕاستی مانگی 6 ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە قەدەغەیە. بۆ ئەو مەبەستەش بەڕێوەبەرایەتی مەفرەزەکان لەسەر دەریا و دەریاچەکان چڕ کردوێتەوە لەسەر دەریاچە و ڕووبارەکان بە ئامادەباشی بۆ ئەو کەسانی کە سەرپێچی لە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەکەن سەرپێچیکاران دەستگیر بکرێن و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئەمساڵ بە پێی نووسراوی بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ماسی ژمارە 498 لە 5/2023 قەدەغەکردنی ڕاوی ماسی ڕاگەیاندرا تا کۆتایی 15/6 واتە کەوتمان کۆتایی 15/6 کە 15/6 کۆتایی دێت واتە لە 16 ڕاوکردن ئاسایی دەبێتەوە. لەو ماوەیەدا بەڕێوەبەرایەتیمان لە سەرجەم بەش و بنکەکان چەندین چالاکیمان ئەنجام داوە. لە هەموو کات و ساتێکا خۆشەویستان ڕاوکردنی ماسی بە تەزووی کارەبا و بەزار و بەتیەنتی لە هەموو کات و ساتەکانە قەدەغەیە بۆیە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کە پابەندن بە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەوە. ئەو کەسانی کە دەستگیر کراون لە ماوەی ئەم قەدەغەکردنی ڕاوی ماسیە بریتیوە لە 57 هاوڵاتی دەستگیر کراوە ڕوبەڕووی یاسا کراوەتەوە. چەکی کلاشکۆف 2 دانە، فیشەکی کلاشکۆف 47 دانە، مەخزان 2 دانە، ماسی کە جاری کە ئێمە گەڕانومانەتەوە بۆ دەریا و دەریاچەکان بە سەدان ماسی جاری دیکە ئێمە گەڕانومانەتەوە بۆ دەریا و دەریاچەکان و ماسی دەست بەسەر داگیرا و 200 ماسی کە دەستی بەسەر داگیراوە. TNT 4 پارچە، کەڵک 2 دانە، شەدا و 2 دانە، تۆڕ 556 دانە، قولاب 75 دانە.